لە دەربارەی دوکانی من و دوکانی کوردەوەریوە لە ساڵی 1970 من دوکانم هەیە، دوکانی قماشم هەیە، دوکانی قاتی کوردەواریم هەیە، هەموو شانازی پێوەکەم ئەم قاتی کوردیانە، هەموو وڵاتە زۆر وڵات گەڕیام، تورکیا، ئێران، سعودیە، ئوردەن، سەیری کولتوری ئەوانم کردووە. کولتوری ئێمە کوردی لە هەموو جوانترە. سوحانیان کردم لە قاتی کوردیم لە سعودیە، لە تورکیا، لە ئێران، لە سووریا، لە ئوردەن وتیانە ئەمە چێت لە بەرتامان وتمە ئێمە کوردین کە جوانترین قات جلی کوردیە. هەموو قماشەکە فرۆشم، جلی مەلیکی شە مەحموو هەیە، مەلیکی پێڵەن، مەلیکی جلی مەلیکیە فرۆشمەوە، هەمای سەر پیشانی دەدەم عەرزێکەم. جلی کوردیە فرۆشم، هی مەلیکیە فرۆشم، هێنی مەریوانیە فرۆشم، مراخانیە فرۆشم، قاتی کوردیە فرۆشم، قاتی شاڵە فرۆشم، قاتی کاسەڵتە ئەفرۆشم، کاسەڵتەی قەتیم بوو هەموویە فرۆشم، هی مناڵان، هی گەورە، هەت جامانە، تەزبیە، مشکی داوبەیی، مشکی جافی، مشکی شێخانە، مشکی هەورەمانی، گشتێ فرۆشم، هەتا بتوانم بڕۆم بڕێەوە ئەم جلی کوردیە فرۆشم. تەمەنم 72 ساڵە، ژیانی خزانەکەمی لەسەر بەڵێ الحەمدولیلا. کوڕەکانم دوانیان هاوکاری مەکەن لەگەڵمان، هاوکارچم بۆیانن لە وڵات لە هەموو شوێنێکەوە، لە هەوراوانەوە، لە ئێرانەوە، لە تورکیاوە، لە سنەوە، لە کرماشانەوە جلی کوردیم بۆێرن، یالەکم بۆێرن، کوڵەباڵم بۆێرن، کەواسەڵتەم بۆێرن. لە جنوبەوە تێن، لە کفریوە تێ، لە ئێرانەوە تێ، لە تورکیاوە تێ، لە دەبرێخانوە تێ، لە خانەقینەوە تێ، لە سەعدیەوە تێ، لە هەولێرەوە جلیان بۆ لێرن، مشکیان بۆ لێرن، مشکی داوبەیی هەیە، داوبەی خۆی داوبە ڕیسی ئێمە بووە، ڕیسی جا بووە. دەخوا ئێمە نەمێنن، کولتوری ئێمە نامێنێت تێگەی کولتوری ئەم کولتوری کوردیە، ئەم جلی کوردیە نامێنێت، کەس نازانێت کامە عەرەبە، کامە کوردە، کامە ئینگلیزە، ئێمە نەمێنین. ئەمە قاتی مەریوانی، ئەمە قاتی مەلیکی، پێ مەحمووی مەلیک ناوی نەبیستووە، ئەمە قاتی پێ مەحمووی مەلیک. ئەمە پێڵێن مشکی داوبەک، داوبە ڕیسی هەموو جا بووە، حکمی کردووە بڵێ حکمی کردووە لە سعدیەوە بۆ پێنجوێن مەریوان. ئەمە کردێتە خۆی پێشمەرگە کەمی نەبێ ئەلمە یەسرەکە.